ئەم کاتتان باش هەل لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی نوێەوە لە ساڵی 1970 تا ئێستاشی لەگەڵدا بێت قسە و باسی زۆر دەربارەی ئەدای یەکێتی نیشتمانی کوردستان لە ناوچەی بادینان و نفوزی یەکێتی لە بادینان و کارەکانی یەکێتی لە بادیناندا دەکرێت. زۆر جار باسی ئەوە دەکرێت کە لەگە دروستبوونەوەی شۆڕژدا یەکێتی نیشتمانی کوردستان نەیتوانیوە پێگە و نفوزی بەهێز بۆ خۆی لە ناوچەی بادیناندا دروست بکات بۆ پێی بەشێکی زۆری خەڵکی ناوچەی بادینان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا بوون یان بەشدار بوون لە شۆڕشی ئەیلولدا و هە لەسەر ڕێبازی پارتی و بارزانانی ماونەتەوە. ئایا لە ئێستادا یەکێتی نیشتمانی کوردستان بارودۆخی لە بادیناندا چۆنە؟ چی لەم پەرە لە بەردەم کارەکانی یەکێتیە لە ناوچەی بادینان؟ بارودۆخی ناوخۆی یەکێتی چ کاریگەریەکی هەبووە لەسەر نفوز و پێگەی یەکێتی لە ناوچە جیاجاکانی کوردستاندا و بە تایبەتیش لە ناوچەی هەولێر و بادینان جابوونەوەی بزوتنەوەی گۆڕان و بەشێکی زۆر لە کادرانی یەکێتی چ کاریگەریەکی هەبووە لەسەر نفوز و پێگەی یەکێتی لەو ناوچەیە. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا لەگەڵ کاکسعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان ئەمانەوەی هەڵوەسە لەسەر ئەدای یەکێتی نیشتمانی بکەین لە ناوچەی بادینان بۆ پێی بەڕێزیان بەرپرسی مەڵبندی بادینانی یەکێتی نیشتمانی کوردستانن لە ئێستادا بزانین پێگەی یەکێتی لەو ناوچەیە چۆنە و چ شتێک لەم پەرە لە بەردەم کارەکانیاندا و دەتوانین بڵین ئایا یەکێتی وەک جاران هێزی دووەمە لە سەرانسەری کوردستاندا یان بپی زۆنە جوگرافیەکان پێگە و نفوزی یەکێتی پاشەکشەی کردو. کاکسعدی بەخێبێ بۆ بەرنامەی ڕاشکاوی. زۆر سپاس بۆ جەنابت و بۆ تەلەڤیزیۆنی NRT و بۆ بەرنمێکی بە پێزی وەکو بەرنمەی بەڕاشکاوی. زۆر سپاس ساکەم. کاکسعدی وەک لە سەرتا شۆوتم هەر لەگە دروستبوونەوەی شۆڕشی نوێیە قسەی زۆر لەسەر نفوز و پێگەی یەکێتی ئەکرێت لە ناوچەی بادینان. نفوز و پێگەی یەکێتی بۆ هەرگیز لەو ناوچەیە ئەو بەهێزە نەبووە کە یەکێتی بێتە هێزی یەکەم. لە ڕاستیدا بۆ ڕاستکردنەوەش بێ ئێمە پاش کۆنگرەی سێم ناوچەکانماندا بەش کردووە بڕیار بوو کە هەر یەکێ لە پارێزگاکان بەلای کەمی ئەندامێکی مەکتەبی سیاسی لێبێ. من بە حکمی ئەوەی کە ماوەیەک لە مووسڵ بوو نەعەق لە عەلاقاتیش باشم هەبوو لە منتقەی بادینان دەستنیشان کران بۆی کە سەرپەرشتی و کە مەسئولیەتی مەڵبەندی چواری بادینان و مادینان بکەم و سەرپەرشتی مەڵبەندی مووسڵ بکەم. تا پێش تقریبان 3 هەفتە ئێستا گەڕامەوە بۆ پارێزگای هەولێر ئێستا مەسئولی مەڵبەندی پارێزگای هەولێر. ئەو ماوەی ساڵ و نیوەی کە من لە بادینان بووم زۆر زیاتر و باشتر من بادینانم ناسی یا بڵێن پارێزگای دهۆکم ناسی. 2 ساڵیش پێش ئەوە کووتم لە سەرەتای بەرنامەی ڕزگاری عێراق من 2 ساڵ لە مووسڵ بووم دیسان ئەو عەشایری کوردی کە لە مووسڵ هەیە درێژە پێداری عەشایری بادینانن نیوەیان لە پارێزگای دهۆکن نیوەشیان لە ناوشاری مووسڵ و دەوروبەری مووسڵدان. ئەوەی کە پەیوەندی بە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە یا بەلای کەمی لە هەرێمی لە کوردستانی عێراق لە هەرێمی کوردستانی عێراق لە سەرەتای شەستەکانەوە 2 مەدرسە دروست بووە. یەکیان باڵی مەکتەبی سیاسی یەکیان پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی خوا خۆش بوو مستەفا بارزانی. لە کۆنیشەوە باڵی مەکتەبی سیاسی خەڵکی هەبوو لە ناوچەکانی بادینان لە ناو عەشایر لە ناو خوێندەوار بە تایبەتی لە ناوچەکانی ئامێدی لە ناو دهۆک لە زاخۆ لە سمێل لە ناو ئێزیدیەکان و لە ناو ئاکرێش. تۆ بێوە بزانی کە ئەو بە تایبەتی زاخۆ ئامێدی ئاکرێ بە ماوەی دوایی بە دهۆکیش مەجالێکی گرنگ بوون بۆ مەسەلەی فکر بە تایبەتی لەبەرەوەی لەسەر حدودی تورکیا بوون یان لەسەر حدودی سووریا نزیکن هەر بیر و بۆ چوون و هزرێکی تازە هات بێ داخلی هەرێمی کوردستان بێ لەوێ قۆناغی یەکەمی بووە. ئێستا کەش ئەو عایلانەی کە کۆن لەگە باڵی مەکتەبی سیاسی بوونە پاش ئینشقاق کرد ناو پارتی بوو ساڵی شەسەرەوە عایلانە هەرماون نەوەیان و نەوەیان بەشی هەر زۆری یەکێتین. لە دوای کە یەکێتی دروست بوو من تەسەور دەکەم دیسان لە منتقەی بادینان یەکێتی ژمارێکی زۆر کادیری باشێ و بەڵام ئەو پێگە بەهێزەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە لە سلێمانی هەیبوو دوای لە هەولێر پەیدا بوو لە بادینان هەرگیز نەبوو. بادینان هەمیشە لە بادینان یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی دووەم بووە
ئەکید لەو چەند ساڵی دوایی بە تایبەتی پاش انتخابی دووەم 2005 بەدواوە گۆڕانکاری زۆر گەورە هاتووە هێزی تریش هاتمتە مەیدان ئەو فرە حیزبی کە باسی لێوە دەکرێت بە معنای کەلیمە هەیە لە بادینان هەیە ئیسلامیەکان هەن یەکێتی هەیە پارتی هەیە گروپ و لایانی بچووک و بچووکتر هەیە بزوتنەوەی گۆڕان هەیە و بزوتنەوەی ئیسلامی هەیە زەحمەت کێشان هەیە سۆسیالیست هەیە حیزبی شوعی هەیە زۆر گروپ و تەجەموعاتی تر هەن لە بادینان بەڵام دیارە لە ئەنجامی شەڕی ناوخۆی کە ئەو فترەیە هەبووە بادینان بە تاک حیزبی حکومڕانی کراوە ئەنی هەتاگە حیزبەکانی تر لە هەولێر و لە سلێمانیش هەبوون لەوێندە لە بادینان ئەوەندە مەجای ئیشکردنیان نەبووە هەمووی لە ژێر فشاری شەڕ و ماچینەی ئیعلامی کە لە خزمەت شەڕدا بووە ڕێگا و بواری نەداوە بە حیزبەکان ئێستا لە ناوچەی بادینان لەنە ئەو هەموو هێزەیە یەکیتی هێزی چۆنەوە یەکێتی توانم بڵێم هێزی لە هەندێک قەزا و ناحیە هێزی دووەمە لە هەندێک هێزی سێمە ینی لە خوار سێمەوە دانەبەزیەوە نانەدانەبەزیوە ڕەنگە زیادی کردوێ دانەبەزیوە وەکوتم گۆڕانکاری هەیە وەوە علاقەی بە بەڕاستی بە ئەوە هەیە یەکێتی بە تەنها دابەزەیە بەیەکەوە دابەزی یەکێتێکگە بە تەنها دابەزێ لە بادنان ئەکید دەنگی زیاتر دێنێ لەوەی کە بەیەکەوە لەگەڵ پارتی بەیەک لەست دابەزێتەوە ئەبێ ئەوە بزانی مەسەرەن عینی ئەو یەکێتی کە ئێستا لێرە هەیە لە سلێمانیە لەبەر ئەوەی لێرە حکومڕانی بەلای کەمیان سلێمانی منتقەی نفوزی یەکێتی بووە لە کاتی هەبوونی دوو ئیدارەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە خەڵک هەرچ مشکلەیەکی هەبی خەتاکەی دەجێڕێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەخنەی هەبی گلەی هەبی جا لە هەر بوارێک لە دهۆکی ئێستا عینی وایە هەر خەتایەکی هەبی گلەیەکی هەبی ڕەخنەیەکی هەبی دەیجێڕێتەوە بە پارتی دیموکراتی کوردستان چووکە یەکێتی لەوێ لە ئیدارە بەشداری کردووە نە ئەو شەراکەتە حەقیقی هەیە کە خەڵک بە چاوی خۆی بینی یەکێتی تەئسیری هەیە ڕۆژانە لەسەر ژیانی تاک و گروپ و ئەوە تەئسیری خۆی هەیە من پێم و گۆڕانکاری لە بادنیانی شاتیە ئەگەر سەیری ئامارەکانی پارتی دیموکراتی کوردستان بکەی بە تایبەتی ئەو سەرژمێری ئاماری ئەندام و ئەو سەرژمێری لەو ماوەی دوایی کردیانە شتێک بڵاوبووە لە ڕۆژنامەکان کە گوایە ئەمە راپۆرتێکی مەکتەبی ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستانە کە پێشترێ پارتی دیموکراتی کوردستان باسی 85% دەکرد ئێستا باسی 65% دەکات لە بادنیان هەیەی یعنی مۆبالەغەشی لێ کرابێ یا لێ نەکرابێ ئەمە زۆر کەم بووەتەوە لە چاو ئەو ڕێژەیە کە پێشتری دایانوت و باقیەکەی لە بادینان خەڵکەیە سەربەخۆ بەڵام سەربەخۆش مسەیەسە لە گەورە کوردی ناموسەیەز نییە یعنی کە بێتە سەر ئەوەی سەر پشک بێ هەڵبژێرە لە بینی ئەم تەیفە لەو حیزبانە ئەکید حیزبەکەی هەڵی دەبژێرە و دەنگی بۆ زۆر باشە کاسادی زۆرینەی خەڵک و زۆرینەی کادرانی یەکێتی خۆشیان پێیان وایە ئەگەر یەکێتی و پارتی بەجا دابەزن دەنگی یەکێتی زیاکە ئەم هەستەلێکیوە سەرچاواگرێ من ئەگەر سەیری ئەو چەند ساڵی دوایی بکەی مەسلەی تعاملی یەکێتی بە تەبیعەتی یەکێت چکە یەکێتی ڕێکخراوێک بووە مرکزیت لە ناو یەکێتی کەمتر وا بوو کۆی لە پارتی هەیە لە ناو یەکێتی تیار لایەنی جیاجیا بوونەکە یەکێتی لەسەر ئەساسی نیمچەبەرەیەک دروستوە دائیمەن نەوعێک لە ئازادی ڕادەربڕین و ئازادی لە نووسین و ئەو دیسپلینە حیزبیەی کە لە ناو پارتیە بۆ قەت ناو یەکێتیانە بووە و ئێستا کەژ نییە هەندێک جار لەسەر شکلی فکر خلافاتی فکری خۆی تەرح دەکە هەند جاریش تەکەتولێکی بێمحتەوایە تەکەتل و کتلەبازی بێمحتەوایە و ئەمە خۆی لە خۆیدا وای کردووە کەلنا لێرە حتا بیر و ڕای جیاوازیش هەتا بە بەرخورد لەگەڵ مەسلەی ڕای گشتی و ڕۆژنامەی ئازاد و ئەوانش کراوەترە لە ناوچەکانی ترکە لە بادینانیە لە ناوچەکانی تر بۆیە من تەسەورەکەم خەڵکێک هەیە یا بڵێن شەریحەیەک هەیە لە بابەتی ئەم هینەی ئێوە ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە بەشێکی زۆر لە ڕۆژنامە ئەهلیەکان تەنانەت بەم یاسای ڕۆژنامەگەری یاسایەکی لیبەرالیشە پێیان وایە هێشتا کەمە دەبی پانتەیەکی هێشتا فراوانتر بدرێ بە مەسەلەی ڕۆژنامەگەری و ڕادەبردنەوەوانە
لەگەڵ ئەوەش یەکێتی و پارتی دەمێکە حکومڕانندا هەرێمی کوردستان و لەو ناوچانەی کە سنووری کۆنی پارتی دیموکراتی کوردستانە وەکو هەولێر و ناوچەی بادینان خەڵکەگە مشکلی هەوی لەگەڵ پارتیەتی بە دەرجێ ئاساس و خەڵک پێی وایە ئەگەر دەنگ نەدا بە یەکێتی کە ئەندامی یەکێتی بچی لە ڕێکخراویشکە ئیش بکە لەبەر ئەوە دەنگ نادە چکە یەکێتی و پارتی بە لیستێکدا بەسی ممکن لە سلێمانی نەوعێکی تر بێ کە دەنگ نادە بە پارتی لەبەر ئەوەی لەگەڵ یەکێتی بە لیستێکدا بەسی تێگەی انتقام لە حیزبەکەی خۆی دەکاتەوە ئەمە هەیە لە هەموو لایەک جا ئەگەر بەتەنهادا بەزنەوە کاتە حیزبەکەی خۆی هەڵە بژێری من دڵنیام لەوەی کە خەڵکێکی زۆر لە پارتی لە یەکێتی لێرە و لەوێ دەنگەدەن بە گۆڕان دەنگەدەن بە یەکگرتووی ئیسلامی تەنانەت هەر نمونەیەکت بۆ بێنم ئێمە ئۆردوگایەکی یەزیدیەکان هەیە زۆر نزیکە لە دهۆک ناوی ئۆردوگای شاریەیە لە هەڵبژاردننی یەکێتی مامۆستایان 13 مامۆستای یەزیدی دەنگیدا و بە یەکگرتووی ئیسلامی ئەخرەوە بۆ یەزیدیە کفرە وانە دەکا قیامەت هەڵسەوانە بەڵام دەنگی نەدابێ بۆی بڕای پێەیە دەنگی داوێ بۆی دەسەڵات بە ئاگابینی کە من ناڕازی تێدەگەی تا ئەوێش خەڵگەڕ کەواتە ئەمە زۆر بە ڕاشکاوی پێم بڵێ تۆ تا چەند لەگەڵ ئەو دەنگانایی کە داوای هەڵۆشاندنەوەی ڕێکەوتن نامی استراتیجی ئەەکەن و پیان وایە ڕێکەوت نامی استراتیجی لە زیانی یەکێتی بووە من قەتعاً دژی ئەو دەنگانم کە داوای هەڵۆشاندنەوەی ڕێکەوت نامی استراتیجی دەکەن زانی چۆن من ماوەیەکی یەکجار زۆر لە پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی بوو مەسئولیەتیشم هەبوو و بە حکومی ئەو مەسئولیەتە من زۆر دنیا گەڕاوم زۆر تەجروبەشم هەیە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلانی تر ملەتێک کە لە ناوچەیەکی داخراوی هەبێ و کۆی ئێمە نەدەیت لەسەر دەریای نە لەسەر عمقێکی بڵێن بەشێک لە ملەتی تو دەوڵەتی نییە تا عمقێک دروستکە بۆ تۆ هەر چار دەورەت تەنرابێ بە خەڵکێک کە بە داخوازەکانی تو ڕازی نییە ئەگەر نەمەوێت کە بڵێن خۆشی لە ناوخۆی ناکۆک بی و هێزەکانی بڵاوبی توانای بەرگری زۆر کەمە بێتەوە دێتە ئاستی نەبوو ئەمڕۆ لە گۆڕانکاریەکانی کە هەیە لەسەر دووشت وەستاوەیەکیان پێش گۆڕانکاریەکانیش ئێمە شەڕی ناوخۆ پێش شەڕی ناوخۆشکرد ناکۆچیەکان بوو بە سەبەبی ئەوەی کە ئەو دەرفەتە تاریخی هاتووە عێراق کوێتی داگیر کردووە بەبێ ئەوەی تۆ ئاگال لێبێ بە قازانجی تۆ کۆمەلگای نێونەتەوەی بڕیارێکی گرنگی داوە 660 و 661 هەم حەساری لەسەر عێرداناوە هەم بڕیاریشی داوە عێراق بڕمێنێ تۆ چۆن باشترین ئیسیفادەی لێ دەکەی ئەگەر کوردی یەکگرتو نەبا ئیسیفادەی لێ نەدەکرا قەت دنیا قبولی نەدەکرد وڵاتانی دەوروبەر قبولیان نەدەکرد هەڵبژاردن بکەی پەرلەمان دروست بکەی حکوومەت دروست بکەی ببێ دەسەڵاتی ئەمری واقع زۆر پێشی بەرنامەی ڕزگاری عێراق لە 91ەوە و ئەگەر ئەوانە نەبووایە هەمووی ئەو ڕێکەوتن وشتانی بینی یەکێتی و پارتی نەبووایە ڕەنگە لە سەرتاوە ڕاپەڕین بە نەوعیشت بڕۆیشت بە ڕاپەڕین نەبووە ڕەنگە مەساری تاریخی زۆر بە نەوعیشت دەڕۆی ڕەنگە ئەگەر ئەو کۆزڕەوە نەبووایە بڕیاری 680 نەدرا بە خەتی 36 تا 32 دروست نەبە ڕەنگە هەڵبژاردن نەکرێت یەک دنیا لێکۆڵینەوەی ورد و گرنگ پێویستە لەمەڕ ئەم چەند ساڵی دوایی زۆر دەوڵەمەندە دەتوانانی چەندین ڕسالەی دکتۆرای لەسەر بکەیت کە وەکو تەجروبە و نرخاندن بتوانی بەکاری بێنی یەکێتی و پارتی ئێستاکە بە تەنها شەڕیان بی لەگەڵ هەموو حیزبەکان کە وەزعی کوردستان تێک ناچێت بەڵام لەگەڵ یەک شەڕیان بی وەزعی کورد تێکەچێت ئەو چەند ساڵی کە شەڕی ناوخۆ هەبوو لە 95 نهایەتی 95ەوە تا تقریبا 97 و 2000 یەک دنیا زەرەری لە ئێمەدا ئەوانەی کە دۆستمان بوو لە ناوەندەکانی دەسەڵات هەمووی تووشی ئیحراجیاتی زۆر گەورە بوون لە بەرامبەر هاوپەیمانەکانیان چۆن تەعامل لەگەڵ ئێمە بکەن تەعامل لەگەڵ ئێمە لە چێ بکەن ئەخە معقولە ئەوان لە پاپا مەسیحی تر بن ناکرێ ئەوان لە ئێمە کورتتر بن ئێمەوە شەڕی یەکتری دەکەین دەمانێت وەزعی خۆمان بەرە و نەهامەتی ببین ئەوان داوای چی بۆ ئێمە بکەن کە بە خۆمان بە هیچ ڕازی نین هەموو توانەکان جێ بکەن ئەوە تەجروبەیەکە تەجروبەی دووەم تۆ ئەگەر ڕۆ سەیر بکەیت کەمە بگەڕێتەوە تاریخ گەورەترین شەڕی دنیا
لە قەرنی ڕابردوو پێش ئەویش لە ئەوروپا بوو چ شەڕی مەذهبی چ شەڕی عالمی یەکەم و شەڕی عالمی دووەم بۆ ئەوروپا دەستی پێکرد دروستکردنی اتحادی ئەوروپی و اتحادی گومرکی و اتحادی ئەمنی و سیستێمی دیفاعی مشتەرەک و تا گەیشتە دروستکردنی یورۆ و نەهێشتنی سنوور و پاسەپۆرت تەوحید کرا بۆ نەهێشتنی شەڕ و لە خزمەت بژانەوەی اقتصادی وڵاتەکانی خۆیان لەوەتی ئەوە بووە هیچ شەڕێک لە ئەوروپا بووە زۆر باشە بەڵام ئێستا کەش ئێمە ئەگەر باز لە شەڕی ناوخۆ بکەین ئەگەر شەڕی ناوخۆ ئەو زەڕبەیە لە کورد دابێ بەڵام ئەو شەڕی ناوخۆش هەرێکێتی و پارتی کرد ئێوەش قیادیان وانە بۆ بەعقڵەتی ئەو کاتە ینی ڕێدرا و شەڕە دروست بوێ خۆ ئینسان پاشی خەسارەت دائیمەن پاش تەجروبەیە کەمە عاقڵترە و من پێم وایە ئەو نوع عەشەرانە کە دروست دەبێ تۆ دەبێ حسابی ئەوە بکەی ڕاستە ڕەنگە ئیستیعدادێکی ذاتی هەبووە نەوعێک لە تەحلیلی سەقەت هەبووە بۆ بارودۆخەکە و ڕەنگە لە ناو کادیر و لە ناو زۆرینەی سەرکردایەتیش ئیرادەی شەڕکردنی یەکتری بەهێزتر بووە لە یەکتری قبولکردن پێی وابوو هەر یەکە بەرژەوەندەکانی پارێزراو دەبێ گەلاکەی تر نەمینێ ئەخیرن هەردوو لا بۆمان دەرکەوت کە بەرژەوەندی وڵاتانی دەوروبەر لە بەردەوامبوونی ئەو شەڕەدایە و لە حەسمبوونی دانیە بەڵکو ئەم پێیان ناخۆشە یەکێتێکی زەعیف و پارتێکی بەقووەتە بێ یا پارتێکی زەعیف و یەکێتێکی بەقووەتە بێ بەڵکو ماوەیەکی زۆر ئەخاو شەڕی جادە بوو لە دوکانەوە دەڕۆی هەتا ئەو دیوی کۆی و بداش کە بەعینی ڕێگادا دەگەڕاوە تا نهایەتی کۆی ئەو لە لای یەکێتی چەند کەسێک شەهید دە و پارتی دێگو ئەوەن دەمان کورد لای پارتی بەڵام لە هەردوو حالەت کورد بدەکوژرە لە تواناکانی کوردی کەم دەبووە لێرە لە ئیمکانیات و لە بڕوا و متمانەی دنیا و کۆمەلگای نێونەتەوەی بە کورد بەڵام مەبەستمەوە بوو بوورە ینی ئێوە ئەو کاتە کە تۆ و سەرکردایەتێکی یەکێتی ئەوانەی پارتیش بە هەمان شێوە بێگومان تەجروبەی چەندین وڵاتمان لەبەردەسا بوو کە بە شەڕی ناوخۆ نەگەیشتنە هیچ وانە تەنانەت ئەوانەی ناوەڕاستی ئەفریقیا هەر هاوکات بوو لەگەڵ شەڕی ناوخۆی کوردستانە ڕواندا و بۆڕۆندی و ینی ئەو کاتە باشتر نەبوو بیر لەوە بکرێتەوە کە بەڕاستی و شەڕە ناگاتە نەتیجە وە کەسیان قوڵ ناکەن زەعیف بێن هەردووکیان و پێک بمێنەوە هەرو کاتە کۆتایی پێبێنرایە ڕاستی دەوێ حەز لێ ڕاستەکەی لێ نە ئەو ساونە ئێستا کە شانازی بە شەڕە ناکە لە هەردوو ئێمە زۆر جار دانیشت ڕەفیقی شەخسیشمان هەیە لە ناو یەکتری پێکەوە دانیشتین و ڕەفاقەتی منداڵیشمەکەدا دیش پێکەوە قساکەین زۆر جار باسەکەین یەک کەس نییە شانازی بەو شەڕە ناکە بووش شەڕەکە بووەش وقد مەسئولیەتی ئەو شەڕە ممکنە مەسئول مەفرەزەیەک مەسئولە شەخسێک یان دوو شەخص مەسئول بن لە هەڵایسانی شەڕەکە و بڕیارەکان لە ئاخری بڕیاری سیاسی بوونە بەڵام ئێمە بەگشتی تحملی نەتایجە و شەڕە دەکەین واگەر ڕۆژێکی مێژوو نووسێکی باویژدان ئەو نووسێتەوە پێویستە هەر کەسەوە بە ماوقعی خۆی مەسئولێتی بەربکەین بەڵە زۆر باشە لە مەسەلەی ڕێکەوتنی استراتیژی هەبووین ئەو ڕێکەوتنە استراتیژی نێوان ئێوە پارتی کۆتایی بۆ شەڕە هێناوە ئەو ڕێکەوتنی استراتیژی یەکەم کۆتایی بۆ شەڕە هێناوە و ئەمە حەل نەبووین هەر کەسەمان حیزبی خۆمان ماوە هەر کەسەش منافەسە ماوە جاروێت و شەڕی ساردیش دەبین لە ناو یەکتری شەڕی سارد بەڵام کۆتایی بە شەڕی گەرم هێناوە ئەوڵن دووەمی ژیان ئەم ڕێکەوتنەی ئێستا کە هەیە بەردەوام دەبێت هەتا قەناعەتمان وابێ لەسەر هەرێمی کوردستان و تاکێک لە هەریەک تاکێک تهدیدێک نییە هەتا تهدید بەردەوام بێ بارودۆخی ناوچەکە ڕوون نەبوونەوە و کەنالیزە نەبوونی ماف و ئەرکەکانمان بە پێی دەستور نەوەک لە گەرنتی و زەمانەتی تێدابی ئەم ڕێکەوتن نامە استراتیژی زەروریە دەتوانین بە یەک جملەیەک بڵێن ئەم ڕێکەوتن نامە استراتیژی کرۆکی ئەمنی نەتەوەی و نیشتیمانی بەڵام تۆ لەگەڵ ئەوەیە نیت کە ڕێکەوتن نامی استراتیژی تەنها کۆتایی بە شەڕی گەرم هێنا ڕاستە ئێستا ئەم ساڵ کە من و تۆ قسە ئەکەین 14 ساڵە یەکێتی و پارتی گولێکیان بەرامبەر توی نەتەقانەوە بەڵام شەڕی ساردەرمەوە تا ئێستا هەردوو ئیدارەیە و هەردوو بودجێ و هەر دەمینێ ئەو شەڕی ساردە دەمینێ لە بینی ئەحزاب شەڕی سارد نا ئێمە دەبی باشە بەڵام خۆ ئێمە گەر باز لە تەجروبە بکەین ئێمە بەش تەجروبەی شەڕی ناوخۆیان تێپەڕین ئەی بۆ ئیستا تەجروبە لەوە وەرناگرن
یەک حکوومەت و نا هاوڕێ من پێم وایە ئەم مەوزوعات جودایە. ئێمە مەسلەی لە سیستێمێکی فرەحیزبی با بە یەکلیسیدا بەزێ، بەڵام هەر کەسە دەیەوێ بە هاوڵاتی ڕابگەێنێ کە ئەم بەرنامە مشتەرەکە بەشی زۆری جێپەنجەمینی پێوەیە. ئەو هونەری منە ئەو بەرنمەیە وە گەڕانەوە بە خانۆ قوڕەکان، یارمەتی لە سلفەی زەواز، یارمەتی لە سلفەی عقار، بیمەی بێکاری، تواناسازی، پرۆژەی ئاودێری لە کوردستان دوور. ئێمە ناتوانین تا قیامەت زەراعەتی خۆمان بە تەمای سەلات الئیسقابێلین. دەبێت دەست پێ بکەین ئەو یەکدنیا ئەومان هەیە ئیسفادەی لێ بکەین. پارتی ڕەنگە بڵێ ناخر ئێمە هەر کەسەمان ئەومان هەیە. جا ئەگەر ئەوە بە ناوی هەڵمەتی هەڵبژاردننی ئینتیخابی و منافەسەیەکی شەریف لە چوارچێوەی سیستێمێکی دیموکراتی دەیبینی وەکو پرۆسەی دیموکراتی، یان پێ بڵێ شەڕی سارد کەیف خۆتە، بەڵام ئیمکانی تەقەکردن لە یەکتر و هەڵایسانی شەڕ نەماوە، ڕۆژ بە ڕۆژ کەمتریش دەبێت. بەڵێ کە ئەمەش گرنگە بەتەشیت. من کاک سعدی ببوورە من مەبەستم ئەوە بوو کە ئێستا تۆ لەگەڵ ئەوە هەیە کە حکوومەت یەک حکوومەتە نەخێر وەکو شقڵێک من بەڵام وەکو ناوەڕۆک نەخێ وەکو ناوڕۆشیە حکوومەت نییە. من بە تایبەتی تۆ باسیەوەت کرد من لە ناوچەی بادینان بووم، وانە من لە سلێمانی ئاگادارم. هێشتا ئەم حکوومەتەی ئێمە سیمای دوو ئیدارەی زۆر پێوە دیارە و پاژماوەی دی ئیدارەی بە شێوەیە کە خەڵکی یەکێتی لە هەولێر و لە بادینان خۆی بە ئینسانی دەرەجە دوو دەزانێ و خەڵکی پارتیش لە سلێمانی و لە گەرمیان خۆی بە ئینسانی دەرەجە دوو دادنێ. بۆیە لە کۆبوونەوەی ئەخیری مەکتەبی سیاسی باز لەوە کرا کە چۆن چییە ئەرکی یەکەمی ئەم ئیدارەی تازە، ئەم حکوومەتی تازە، ئەرکی یەکەمی ئەم حکوومەتی تازە دەبی ڕئیسی وزرا و نائیب ڕئیسی وزرا، ڕئیس و نائیبی هەرێمی کوردستانی عێراق من لەو لای خانەقینەوە تا دەگاتە ئەو لای زاخۆ. ئەگەر ناتوانی ببنە هەمووی، ئەگەر ئەمری نائیب ڕئیس لە دهۆک نەخۆ و ئەمری ڕئیس لە سلێمانی نەخوا ئەوە دوو ئیدارە. ئەگەر شەهیدی ئەگەش نه هەر کەسای مەسەلەن ئێستا کابینەی پێنجەم ئەرچی خۆی جێبەجێ کرد، ئەرچی کابینەی پێنجەم کردنی تێکەڵکردنەوەی دوو ئیدارە بە ئیدارەیەک تحقیقی کرد کەم و کوڕیمە. کابینەی دووەم مەسەلەن کابینەیەکە کابینەی پێنجەم شەرەفی ئەوەی هەیە کە کۆتایی بە دوو ئیدارەی هێنا. کابینەی شەشەم شەرەفی ئەوەی هەیە ئەمەی تعزیز کرد، یعنی سەقامگیرتری کرد و لە هەمان کاتیشە دەستی کرد بە ئاوەدانکردنەوە و خزمەت گوزاری و هەندێک کار بۆ ژنان و بۆ گەنجان و بۆ خێزان و بۆ جوتیار و هێشتا ئەرکی ئەو خۆی تەواو نەکردیە. ئێستا ئەم کابینەی تازدێ ئەوە دەبی تەواوکە، بەڵام هەموو لایەکمان دەزانین کە ماڵە شەهیدێک لە پارتی لە گەرمیان چ گوناحی هەیە ئەگەر جیرانەکەی کە شەهیدێکی یەکێتیە هەموو امتیازێکی هەیە، ئەوش لەبەر ئەوەی پارتیی امتیازێکی نییە. بە هەمان شێوە ماڵە شەهیدێکی یەکێتی لە دهۆک گوناحی چییە؟ درەنگ هاتووە کەمی هێناوە بۆ جیرانەکەی هەموو امتیازێکی هەبێ ئەوش نان نەبێ بیخۆ لەبەر ئەوەی یەکێتی نابێ ئەو ببینی. نابێ خەڵک تەعیناتی ئەم تەعیناتی ئەو ئەخیرجار باش و بەڵام هێشتا بە تەواوی ڕێک نییە خەڵک لەبەر هەویە تا ئێستا پێویستی بە تەسکیە حیزبیە لێرەش لەوێ و ئەو تەسکێش نابێ ببینێ. هاوڵاتی دەبی لەسەر ئەساسی کەفاعەت، لەسەر ئەساسی پێویستی دامەزراوەکان تەعین ببێ و وەربگیری تا ئەو بمینێ حەقی تۆیە بەردەوامبی لەسەر ئەوەی کە دیاردەی دوو ئیدارەی قێزەون ژیانی بە خەڵک تا کردو. بەڵێ زۆر باشە. کاک سعدی پێشتریش بۆ کابینەکانی کە زۆر قسە لەسەر ئەو مەسەلەیە کرا، ینی هەر بەرپرسێکی پارتی بێنیت ئیدانی ئەوە کاکەیسا دوو ئیدارەی تا ئێستا سیماکی لە ناو حکوومەتدا ماوە هەر بەرپرسێکی یەکێتی بێنی بە هەمان شێوە. بەڵام ئەمەوێت لێت بەپرسم چی ئیش بۆ ئەمە بکا کە ئەمە نەهێڵە، ینی ئێوە ئێستا ئێوە ئێتلافێکی حکومڕانن، زۆرینەتان لە پەرلەمان هێناوە حکوومەتان دروست کردەوە. باش ئەگەر ئێوە خۆتان ئیش بۆ ئەوە نەکەن کە سیمای دوو ئیداری نەهێڵن خۆ باس خۆمان دەکەن دەڵێن ئێستا یەکێ لە ئەرکایەکی کوردۆ دەگرین و ئەگەڕێنەوە بە ڕێزاندویان پشۆ کوردە ئەگەڕێنەوە لاتان.